نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. سۆز و خۆشەویستیەکەی بۆ حەزرەتی فاتیمە. لە ئیسلامدا جیاکاری نێوان کوڕ و کچبوونی نییە. پێغەمبەری خوش خۆی بە کردەیی ئەمەی خستە بەرچاو. ئاخرکەی ڕەوایە جیاکاری لە کاتێکدا گەریەکێکیان حەزرەتی محەممەد بێت ئەوی تریان حەزرەتی خەدیجە، گەریەکێکیان ئادەم بێ ئەوی تریان حەوایە، گەریەکێکیان عەلی بێ بێشگەوی تریان فاتیمەیە. ئەو فاتیمەی کچی پێغەمبەری خوایە و دایکی تێگرای ئالوبەیتە هەتاوەکو ڕۆژی پەسلان لە هەمان کاتدا دایکی ئێمەشە. جابۆیە هەر کات فاتیمە نازدار و نازەنینەکەی بەهاتایە بۆ لای لە بەری هەڵدەستا و دەستی دەگرت و بەو پەڕی ڕێزەوە لە شوێنەکەی خۆیدا دای دەنیشاند. اینجا دەکەوتە هەواڵپرسینی و دەستی بەسەر و سیمایدا دەهێنا. لە ڕۆیشتنەوەشدا بە هەمان شێوە بەڕێی دەکرد. جارێکیان حەزرەتی عەلی ویستی بچێتە داخوازی کچەکەی ئەبوو جەهل. ڕاستە مژدە موبارەکە هاوشێوەی عیکریمەی برای هاتبوو ناو ئیسلامەوە و خۆی گەیاندبووە کاروانی ئەبەدیەت. بەڵام لەوانە بۆ حەزرەتی فاتیمە بەم هاوسەرگیریە ئاسوودە نەبێت. لەوانەشە حەزرەتی عەلی هەر بە بیریشیدا نەهات بێکەوە هەنگاوێک بەو ڕادەیە فاتیمە بێزار دەکات. حەزرەتی فاتیمە دەچێتە خزمەت پێغەمبەر، دۆخەکەی بۆ ڕوون دەکاتەوە و گوزارش لە بێتاقەتی خۆی دەکات. وەختێک باوکی میهرەبان دڵشکاوی کیژە تاقانەکەی دەبینێت زۆر خەمبار دەبێت. بۆیە ڕاستەوخۆ دەچێتە سەر مینبەر و وتارێک پێشکەش دەکات. بیستومە عەلی دەیەوێت ژن بەسەر فاتیمەدا بهێنێت. ئەگەر عەلی سوورە لەسەر ئەم نیازەی ئەوا دەبێ فاتیمە تەلاق بدات، چونکە ئەم کارە فاتیمەی خەمبار کردووە. فاتیمە پارچەیەکە لە من، ئەوەی ئەو بڕەنجێنێت منی ڕەنجاندووە، ئەوەشی ئەو دڵخۆش بکات منی دڵخۆش کردووە. لەناو ئەو کۆمەڵەدا کە گوێبیستی ئەم قسانە بوون حەزرەتی عەلیش ئامادە بوو. دەست بەجێ لە نیازەکەی پێشووی پاشگەز بووە و گەڕایەوە بۆ لای فاتیمەکەی. لە ڕاستیدا حەزرەتی عەلی هەروەک گلێنەی چاوی کچەکەی پێغەمبەری خۆش دەویست. بە دڵنیاییەوە فاتیمەش ئەوی لە خۆی خۆشتر دەویست و هەستی بەو وابەستەیەش کردبوو کە هاوسەرەکەی هەیەی بۆی. وەک بشڵی ئەم ئافرەتە نیەنە بەدەر لەوەی ببێتە تۆوێک بۆ سەرجەم ئەولیا و ئەسفیا هەرکێکی تری نەبێت. هەموو بایەخ و پەرۆشێکی بۆ باوکی و بانگەوازەکەی بوو. ئەو کاتەی پێغەمبەری خوا لە دوا ساتەکانیدا هەواڵی وەفاتی خۆی پێدا ئەوەندە گریا دنیای هێنایە لەرزە. وەختێکیش ڕازی ئەوەی بەگوێدا چرپان کە ئەو یەکەم کەس دەبێت دوای خۆی وەفات دەکات و پێی شاد دەبێتەوە لە خۆشیدا نەیدەزانی چی بکات. دەی چ شتێک جگە لە خۆشەویستی دەتوانێت ڕاوەی ئەم دیمەنە بکات؟ بەڵێ، باوک کچەکەی و کچەکەیش باوکی زۆر خۆش دەویست. سەرباری ئەمەش پێغەمبەری خوا هاوسەنگی دەپاراست و هەردەم لە چوارچێوەی کۆمەڵە پێوەرێکدا هەڵسوکەوتی دەکرد و ئامادەی دەکرد بۆ جیهانگەلێک کە دەبوو ڕۆحی ئینسان هەڵبکشایە بۆیان، چونکە پێکەوەیی هەتاهەتایی تەنها لەوێدا دەهاتە دی. هاودەمی حەزرەت و فاتیمەی کچی لە دنیادا تەنها 25 ساڵی خایاند. ئەوە بوو 6 مانگ دوای وەفاتی باوکی و لە تەمەنی 25 ساڵیدا ئەویش ماڵ ئاوایی لە دنیا کرد.